تسەری ئەم سەر شاوانە برا ڕۆڵی لە دۆزە خۆ گەڕامێتەوە تخوا سەر شاوی خۆتان بینیوە ئەوە ئێوە سەر شاوی خۆتان بینیوە بسم الله خوایە ئەمانە چین ئەی هاوار باشە یاخی شتێکی ئەوە چیەوە هەر تاتۆیە ئەوە چیەوە ئێوە پەنجەرە داخە پەنجەرە داخاڵی کڵۆ شەکری توایتەوە شتێکی تر یاخی شتێکی تر ئەو سەر شاوی بەخوا ناشرینی بەخوا ناشرینی بسم الله سافولوس سافولوس هەڵمەت لەگەڵ توا قسەکەم هەڵمەت ئەو کابرایە بێتەن کە با دوو قسە لەگەڵ توا بکەم یاخی تۆ نەوە دەچم شکات لە عەبدولحەمیدەکەم نەوە دەچم شکات لە عەبدولحەمیدەکەم نەوە چم شکات لە حاجی سەفەرەکەم نەوە ئەچم شکات لە حاجی ئارامەکەم بۆ نەو کرد خوا ڕووکاوە ڕووی هەڵمەتی نانەوە ئەگەڕوان وتبێت بۆ درۆگەی واللهی درۆزە باشە بەڵگە بێنە بەڵگە بێنە بەڵگە ئێستا تۆ قسەی کرد لەکوێ واموتووە لایڤەکانی خۆت نە درۆگە جارە من ئەسڵان شکاتم تۆ جایز نییە زانی ئای بەبەگیان وەڵای بەبەگیان ئینشاڵڵا تۆ وەکو باوکو و کافر دەرناچی وەکو باوکو و مەلعون دەرناچی ئینشاڵڵا تۆ خوای گەورەی هیدایەتەدا ئەڵڵا تەعالا هیدایەتەدا چکۆ ئەو مناڵە گوناحە تۆ قسەمە کاتی هەڵمەتەوە زمان و نییە قسە بکەیت ئەو بەڕێزە هاتووە ئەڵێ لەگەڵ کاک هەڵمەتە ئەمەیە دوو قسە بکەم کاکە بەنۆرە بۆم بۆسن بەنۆرە ئەوە تۆ تەواو بووی تۆ ئەوە ئێمە چوار کامێرەمان کردوتەوە بەڵێ بۆی بزانی ئێمە چین بۆی بزانی ئێمە چین فەرموو هیچ گرنگ نین بۆ من کەڵمە تۆ وتم تۆ بڕات بە ئەڵڵا هەیە بڕات بۆ ئەڵڵا هەیە کە ئێمەی پەرستین من بڕوان پێی نییە نە ئەنی هیچ خوایەک بوونی نییە ئەی بڕات بە قورئانی پیرۆزەیە قورئان کتابەکتان هەیە ناوی قورئانە من دەیبینم هەستی پێ دەکەم دەستم لێدایە خوێندیتمەوە بڕات پێی هەیە قسە لەسەر ئەڵڵا ناکەم من ڕەخنم لە ئەڵڵا نییە ئەڵڵا چکە نییە کە شتێک نەبێت لە بەرچی ڕەخنەی لێ بگرم باشە ئەی قورئانی پیرۆز ئەی قورئانی پیرۆز قورئان من دەزانم کتابەکە هەیە ناوی قورئانە بەڵام باوەڕم پێی نییە چەندە باوەڕم بە نمونە بە شیوعیەت هەیە ئەوەندەش باوەڕم بە ئیسلام هەیە شیوعیەت هەیە شیوعیەت بڵێت و نەڵێی هەیە قورئانیش هەیە قورئانیش هەیە ئیسلامیش هەیە بڕات بەوە هەیە کە قورئانی پیرۆز بڕات بەوە هەیە کە قورئانی پیرۆز لەلایەن ئەڵڵا تەعالا خۆت مێنیتەوە مایکە دەگرین ها بۆی قسەکانمان بکەین نابێ هەر تۆ قسە بکەیت باشە تۆڵێ لە مەقەڕە ئەسکایانشتی بۆ بنووسەشینەوە تۆ بڕات پێیەتی بەوە نانا بڕوامان پێی نییە بکاوە ئی ئەڵڵایە ئەو ئەی بڕات پێی نییە تر بۆچی ڕەخنەی لێ هەرە شتێک نییە ناوی ئەڵڵایە کەوت زوودی هەیە شتێک نییە تەنیا ئەی باشە هەڵمەتەوە گرتم ئێستا تۆ خۆ خستەوە بە درۆ تۆ سەیری گە ڕاستە ئێستا بۆستە هەڵمەت ئێستا تۆ خۆ خستەوە بە درۆ تۆ بڕوان بەوە نییە کە قورئانی ئەڵڵا باشە ئێتۆ ئەڵێ بڕوان بە ئەڵڵا نییە ئێتر ئەی بە درۆ کردن کورە ئاخر تۆ ئێستا خۆ خستەوە بە درۆ هەڵمەت چونکە ئەڵڵا لە ئاسمان نییە لێرەش نییە ها برا سبحان الله چەند زەعیفن چەند لاوە ئێستا تۆ تەخوا بوونی نییە وەڵا بوونی نییە کە چی ئێستا وت قورئانی ئەڵڵا نییە ئەی لەوە ئێ باشە کە تۆ بڕات بەوە نییە ئەڵڵا نییە ئەی بۆ ڕەخنەی لێگری ئێ تۆ چۆن ڕەخنە لە شتێکری کە بوونی نییە 25 ساڵ لە کوردستانێک ژیایم بەو شێوازە قسەمان کردی زۆر ئاساییە بڵێم وەڵڵا وانییە زۆر ئاسایی ئێ باشە هەڵمەت تۆ بڕات چۆن ڕەخنەی لێ ئەگری